لا هرجي بن صباحات هوان بخير به تماشفان وقهدار مين هيجا گلستان محمد امینم ده روش باش ایرو دشی تگل ود بم هفته صبح بدم ما پایتخت الهولری وقت میمه چندین بابت و مجارن بفدوره بشوپینن دست بک هفته ایش خواز هفیت کم کو دست بک هفته که خوش بر متوان را جمره جیت هفیوا هروها انوان زانیارین کو درجه هیا ودم جمره دم دیگه هفدو بشوپینن بسود بیش بمتوان اما بالا بکشن لسر کرتنو چه که پاشیونه ما مجارك هي كومي بدنا بحث كرنا وجيجنا فرجاوي كردستان وشالاكين خلكي بتهبتي وان كسنكو خلدوره هفدو ددنا هفدو داكو زيادتر هشياريا خلكي بدن جبلي ويجي ما عندين بابتو مجارين جواز آماده كرنا لو ما تقلب بن دست بيك جيب كرتنوچا كرم كن دژتیرورا کردستان دوجه کوان شانه که نویستی داعش الهولری دانگرتن کلونل مایکل کاگینز بردف که هفپیمانی نفدولتی دژی داعش ده هجمار خویت تایبت لسر تویتر اشکرا کرد کتیمه که نمونه‌ای جه رهبرایتی دژتیرورا کردستان به پشتوانی هزن تایبت هفپیمانی نفدولتی کاریبون کوشانه نویستین داعش الهولری بگیرن اروها بردف که هفپیمانی نفدولتی او یکجی اشکره کریه کو افشانه نویستی یا کورازای داعش کل هولری هاتیه گرتن ببریه را دادگه بویه به وان نزدیکان دانستاندن دنبال هولر و بغداد دوباره دست به دکن و هروها فوزی حریری سروک دیوان سروکیتیه هرما کردستانه و سروکشان ده هرما کردستانه ل دانستاندن امریکا و عراق ج کردستان 24 را گهاند کوشان ده هرما کردستان دیگل مصطفی کاظمی سروک وزیر عراق ل واشنطن جویانو کاظمی بلندایا اردایا حتی کو هفتیا به دست به دانستاندن دنبال هولر و بغداد بین کرن اویک جی مبستا چرا سرکرنا تواهی پروبلم دنبال هر دو آلیان دادبا راگانجی کو ترامپ رو لهرما کردستان و پیشمرگه اندشاره لدجی داعش ده برز نرخاندیه جیگر سروک اوده بازرگانی عراق و امریکای نزدیکبونا هولر و بغداد بگرنگ زان استیو لوتس جیگر سروک اوده بازرگانی عراق امریکا دلیدونه که تایبت ده جبو کردستان 24 رگهاند کو نزدیکبونا بغداد و هولره چرا سرکرنا پروبلم اندنا بارا وان دجی خلک گرنگا جبو چرا سرکرنا وان کشن هر وها و برهنر و سرمایه گذارن امریکا و جبو عراق و هرما کردستان جی گلک باشد بجبو وانا اشکرا جد که کو کمپانیان امریکی دکارن رول که به باندور ببینن دبهز کرنا کرتا تایبت هرما کردستان و عراق بگشتی خوبشاندارن بصرین ویسنگها پارلمانتوی عراقی لنافوی باجاری شوطاندن میدیای فرمی عراقی را گاند کو خوبشانداران ده گروپانا خوبشاندان خدا لباجار بصره ایرش کرن سرنویسنگها پارلمانتوی عراقی و اوجی شوطان دهمان دمده تیمن آگر و مراندنه کاریبون کوی آگری کنترل بکن هر واحد زندجه تیرور عراقیش با بلاف کرنا خوبشان دارن گاز فرمسکرش آنکرون دکرش بکارانینا جالی خوبجی بردف که وزارت نفخوی عراقی را گهاند کو اویل کلینن هور دروداوین بصره ده بکن رخصتنا تندرستي جهاني رادقهينا كو أو هيفيدارن حتى كو 2 سالندن جهان ج كورونا باك بكن تدروس رفبر گشتي رخصتنا تندرستي جهاني رادهان كو هيفي خوازند هيما كمتر ج 2 سالن بده جهان ج فيروسا كورونا بپاقش کرن كو افجي زوترا انكو بلسترج هيما جناف برنا انفلونزايا اسباني كو زيدتر ج 2 سالن جي درش كر حتى كو هاتا كنترول کرن كو جي کو اف تکنولوژیا پیش کفتی یکون حال بردسته دبا کوجبو کنترل کرنا و ویروسه گلک سوچ جبه ورگرتن اما جبه که جدا کو خالک نیرنید ورده هیا ارینید ورده هیا براورد به سردما انفلونزا اسپانی او کو قربالغی و تکلاوی آن کو تکلبون گلکی زیده تر لو ما اف خالک نرینیه نه ارینیه كرتي ما بصرف دودهات من هاج هي بالي بكشن سرهن بابتهم جارنش سران سر كردستان دقل
پیامنر خوشی هلا پیامنر نمی داوین و چین باجار و باجار کم شروپینن مرابن. له عليكيدن هجمارك جنجان ام بهتر بحسب اجار سليمانيه بكن كو يتي مكان كويانه كسواريه السليمانيه دامز راندنا و هالروجي بشوازيه جوان كساندكن كو حازدكن خب شوي كي اكاديمي شو زكي اكاديمي فري حسب سواريه بكن دام عندما دا اف بروجا يعني جبلي كو خلكنا خب خفدكشينا بگمان او ديتنا هسبانج بومروف تشتكي گلك بالكش و خوشكه لو ما بالا گشتیاران جی بخواه دکشینه و حاولاتی این باجار اسلامانی بخوشی جبو دیتنا وان هسپانج نزیک و سردان اویج هیت کن. رو بره و پروژه جید بیجا کو آرمان جوان گرنگیدانه برسانایتی و زندین کرنا و ورزش حسب سواریه لکردستان و اسلامانی بتایبتی. سواری شکل لورزشەکانی کە لە ناو کوردەواری خۆمانە بەداخەوە کە ئێستا لە یاد کراوە و هەروەها وەکو سنەتیش کە ئێمە وەکو مسلمان ئاماژە بەوە کراوە کە ئێمە فێری ئەسب سواری بین. ئێمە هەستاین هەر سێ ڕەهەندەکەمان پێکەوە کۆ کردەوە لە شوێی یانەیەکی ئەسب سواری بۆی کە بێوی بە شێوەیەکی ئەکادیمی لێرە لەم ساحی ڕاهێنانەی کە ئێمە دوو ساحەمان هەیە بۆ ڕاهێنان لێرە خەڵکی فێری ئەسب سواریکەین. و یانەکەمان پێک هاتووە لە چەند بەشێک کە بریتە لە دوو ساحی ڕاهێنان ساحەیەکی گەورە و هەروەها ساحەیەکی بچووک بۆ ڕاهێنان و هەروەها ئۆفیسی تایبەتی و خانێکمانەیە کە زیاتر لە 22 ئەسپی جۆراوجۆری تایە لە ئەسپی کوردی لە ئەسپی عەربی لە ئەسپی ئینگلیزی و هەروەها لە ئەسپی میسریش کە هەنێک لەو ئەسپانە ئەسپی یاخود وڵاخی کۆمەڵی خەڵکن هاتوون لەوێدایان ناو بۆەوەی کە بە مانگانە ئێمە بۆیان بەخێوکەن هەنێک لەوە ئەسپانەش بۆ ئەسپی سیباق ئامادەکراون و بۆ ئەوەی لەگەڵ ئەم ئەسپە جوانانەیە من ئەسپ لێ بخڕم هیوام ئەوەیە لێرە ناوم تۆمات بکەم بۆ ئەوەی لە داهاتووە خزمەتی شار و وڵاتەکەم بکەم. شتێکی خۆش و باڵکێش بوو شخوا ئەنی هەست بە کوردەواریدا جهێکی خۆی گەلێک تایبەت هەیە شۆڕەشاندا ناوژیانە خەڵکێدا بێجا زیندیکردنە ئەvê کلتورێ di navan xort û gencan de ştekî balkêş bû bi taybetî jî ji ber ku seredêrîkirina ku reftarkirin digel hest bi taybetî gelek hestiyar e çenabê xwe paşî de çenabên zatê çi lê bike divêt gelek bi hestiyarî digel serederiyê bike an ku reftarê bike heta ku te qebûl bike te nêzik bibe eger ne bi hiç şewazekî qebûl nake û dibe ku
قالك خدين خجي تافجا عرضه قالك جاران ليه هروكم قلتيت قال افكار خوا تورا بهم نران اما روشا باجرو كان بشوبينن انا هاجيو دسبك ام جزا فادلال دسبت كنو افكار من اسلام يوسف جوه دروي قال ما بي اسلام روش باش رجا از باورتكم بهم ما قالكي اصرارتكن انكو تكهزيتكن داكو صباها دلما بشوطين نصر في خوارنا خوشي قهي إيرا صبهي تلجمع هيا كرمكه روش باش گلستان البته سپیده اجبر کنم همی برسینه اما تو بینر جزیده تر چاوه من چت سر تشته بالکش خوش سپیده نانه تشته نخواستم ایرو من ویا باصل وی جوره نانی بگیری الزاخوت تا چکرین البته هل کفته جغرافیا دور زاخوجی اجبر کو هم جروجاوای کردستان هم جباکور کردستان گلکی نزیکه پیوندی الوانین خوردین گلک جمیجه خزم و خزماتی هیا همی جاران تو خلک باکور و روجاوا الزاخود بینی هر جکوین حتی بگاوی پیشه واجی دایم لزاخو برچاو دکوه یعنی اصنها لنانوخانه که ما او چند جور نانی چید که نمازا نانی جهی که گلکی کم دناوا بازارم داته دیدن گلکی کم نانوخانه هنه کووی نانی درست بکن البته اف کس جی خلکی سرته ایدی دما بحثا سرته تید کرن جی اکثر گلستان بیرا هنگوین سرته تید بیرا مرم یعنی التوای روژاوای بجم باکور کردستانه ناوه سرته به هنگوی چوه ایجا الویرس خلقه که سرته نانی چه که و ایجا مروف گرک ویل بیرا هنگوین سرته جی بگا تو چوانی باشه خود قواتاتا بدتا اگر هم بحث بکن توش سرته ای از باورم که سرته خلقه سرته شوله هنگوینید کتل ویره بس نان هیا که هنگوینه سرته وای هنگوینه به سرته نوکر ناساخی هاتی خود تعالی سلامتی بده همی مروفکی همی جامعه کی جیانا ما پارزنه ایشالله هنج و ناساخی خلاص ببیم دعادی کش خوده را حتی که درگه مرگه و بین او ناساخی و بی ایشالله ته بکه ویده هنگوین جی بری که هم بحث النانی بگن چما هنده مدحی هنگوینه سرتت کنن یعنی دما از بخواج الباکور بیم دما بحثا سرتت کنن یکسر دبین او هنگوینه سرته والله اول جار یک جار یه اصلیه یه چیویه چیوی تیه چه تشت سختت ده نینه جبه چنده لوه گلکی لوه سپاس باشه اگر هم بحثا نانی بگین یعنی سرتیج کار درست کردن نانی تکرول وری این چند جوری نانی چید کن زیادتر داخوازی خلکی سر چیه والله زیادتی داخوازی عالمه که کردستانه نان تانه گلک هست که نازکه خوشه نان میراش هیا و نان راش جهه بله نان جهیه و یه گروور هیا و همه اوه سرتیج افکارت کرد به 25 ساله که 26 ساله که وی کاری دیگه ما خدمت کیلو هم بود کردستان دیگه گلک لو پاکش باشه بس از بینم این نانت گلک مزن چید کن که هاریم و نان را یعنی نان چنده اف نانه ها چند کسی به نان را و گلستان گلکی گرمش اف نانه ها تزانی بود چیه اف نانه هر نوع نانه کی بود خورنکه مثلا اول اف نانه بو لفایه بو لفه ترکیه و اف نانه ها اما قاسم مزن یعنی چند فروش اول هر لبک و 5 ساله 5 بله اول 5 ساله اول ربعکیه والله گلک سپاس دیگه بو خلک کردستان حمیه زور سپاس گلستان یعنی مجه او گود بس تو بنره یعنی اف یا متر و نیفتی یا کارا که هاری من یعنی به 500 همه تراز بارم مالباتا كسا كي بوخو قالوا افترا مالباتا كسا خوي دكا اسلام يعني الدجور ده تشوا كارتي كرن يعني ناش بركو زاخوي جلكي بخورن يعني ترى انا كنت انا جلكي تخو نخاصم خلقي غندا در دور زاخو اگر هم بحث بکن اندگی که جور و چته چیکرن افنام چاواته چیکرن خود قوادات بود خودش ترازی سرچاوات و تو چند ساله وی کاری دیگه افنانا افقام مازن تو چاوات چه بحم بگه یعنی در بخه اگر تو بزفره بومه و ده و شلومه و تقریبا 10-15 سال وی شدید که
حتی کاری زانی چکینا صنعت ما با آره واقعی دام کادا چکیلا همه جنا چکی پیزا چکینا تو ایکی شونا بوما بحن کردن چهار چه نصاب مازن لی بکن سرچاو دو کری دوش سرتی هراج سرتا لورش سرتی جت شولی نام دکر آره خلکی داخوازی سروینانه مازن هیا خون گالک شد bir rengi de çekiren Gülistan yani tedbini az bavarım her çand kare pirek yani pirek vi karit ki leş tam ne dedi ya ku ve vi avay nana ke mazın da des pirek ajda abi geleki gerek mazın yani az bavarım jimmitre ke bitretti nanne vale vale بترك گالک بیتره آره başa des faşil vetkin اسلام zor zor spas تجي وكا Gülistan'a pek şu an رخيمات تبجه قلنا بيرك بكارتين خويا تكت gelek قالكي nalete çekiren le iro ben beriya vekiliye az beşim ام جديس في جهيبه كم زون نشوي انا نراش ما انا شي ناكل جنبي راسي قالك خوش ديارم جبر قالك تكيل كماني مديال هاريك خارج نام جبانه قولستان يعني ارتم خفتنت وانا السرده في منن از باورتكم بشكي دنگ درنگ دقها اسلام دي قالك خوش خويا اسلام افنان هماش مرة دو سنة أنا سواري سارك بكنا جاش زاخوجها هولي ردم طاشتها خبي بخون قالك سباس جبوها فكرة من اسلام يوسف جنابا باشار زاخوك وتتقال مبوي تنوشي جانبي وجه باشار سليماني جي هاوجين جمال تقال مبا هاوجين روش باش هروكو قوتم دیار ایوا بتمان امروز زور بجدی دلمان بسوتن لسرو خواردن و اوشتانه که پیشانی دادن بم بیانیانه دلان بابزاین کشو هواینا و شهری سلیمانی چونه هاتو چونه و هروشی خلقی که چونه فرمو سلااوان لێبێت بەیانیتان باش ژیان باش. خواردنی ماست و نان و ماستا و لە بەیانیان لە پارێزگای سلێمانی تایبەتمەندێتی هەیە بە تایبەت لە ناو بازاڕەکان نێستا لە یەکێک لە بەناوبانگترین ئەو شوێنانەی پارێزگای سلێمانی بە تایبەت لە ناو بازاڕەکاندا کە نان و ماستاوێکی بەناوبانگی هەیە و لە بەیانیەکی زۆر دوکانەکانیان دەکەنەوە نانی گەرم حازرە دەکرێت لە تەنیشت چایخانەکە و هاوڵاتیانە گەبیانە نان و ماست یاخۆ نان و ماستا بخۆن ئەوە دێنە ئەم دوکانە و بۆ پێی کە ماستێکی بەناوبانگی هەیە و چەند ساڵێکە ئەم دوکانە کار دەکات هاوڵاتێکی زۆر سەردانیانەکەن چ بەیانیان بێت یاخود نیوەڕوان بێت من لەگەڵ کاک ئیسماعیل گفتوگۆی زیاتر دەکەم کە یەکێکە لە خاوەنەکان ئێرە و ئێرە چەند برایە کاری تێدا دەکەن کاک ئیسماعیل بەیانیت باش سپاس ئێوە لە کاتژمێر چەنەوە دوکان دەکەنەوە لە کاتژمێر پێنج چارێکی بۆ پێنج ئاوا زیاتر ئێوە چی دەفرۆشن و خواستی هاوڵاتیان لەسەر چییە؟ ئەمە زیاتر ماستە فرۆشین بەیانیان ماستە فرۆشین کە دوکانمان کردەوە تا دوی سەعات 10 و 11 دوای 11 تر خەڵک ماستاوەخوا زیاتر نان و ماستاوی ئێرە زۆر بەناوبانگە ئەو ناوبانگی لەکوێوە پەیدا کردووە وڵای ئێمە دەمێکە لێرە خەریکین دوایش ماسی باشە کڕین ماسی باش دەکەین ماسی خراپ ناکەن کە ماسی باشش کڕیتر تەواو خەڵک دیارە حەزی لە شتی باش ماسەکەمە زیادی دەرەوەی شاریشە منتیقەی بازیان و منتیقەی پیرەمەگروم و منتیقەی سەرچنارە و ئاوا لەواش هێستا بەشێک لە هاوڵاتیان پرسیاریەوە بکەن کام ماستە بۆ ماستاو دەگونجێت هەموو ماستێک شایانی ئەوەیە بکرێتەوە ماستاوە بخورێت هەموو ماسی ناکرێت ماستەوە زیاتر ماسی ترش و ماسی چاک کرێ ماستاوە جا کۆمەڵە ماسی شتێکەڵاوەکەن نەوەیەک ماست ناکرێت بە ماستاوە بەسەن 3-4 ماڵ تێکڵاوەکرێن جاکرێت بە ماستاوە کاک ئیسماعیل سپاس بەڵێ کوی زانارەکانی کاک ئیسماعیل بوو یەکێک لە خاوەنەکانی ئێرەکە وەکو باس بکرێت لە چەند برایە کاری تێدا دەکەن نان و ماستێکی بەناوبانگی هەیە چ بە بەیانیان بێت و نیوەڕوانیش نان و ماستاوێکی زۆری هەیە زۆر باشی هەیە بە تایبەت هاوینان کە فلەکانی گەرما بەرزە هاوڵاتان بۆ خواردنی نان و ماستا و ڕوو دەکەن ئەم شوێنانە هاوژین بۆچی نووسراوە لەسەر دیوارەکە کەوێر نییە یعنی ئەگەر کابرایەک بیەوە برادێکی خۆی داوت بکەنە کرێت لە جیاتی ئەو بداتن زۆربەی شوێنەکان لە پارێزگای سلێمانی بە تایبەت ئەوانەی کە
بابەتی خواردەمەنی دەفرۆشن بە هۆکاریەوەی کە نەبێتە مناقەشە و گفتوگۆ لە نێوان ئەو کەسانی کە سەردانیان دەکەن زۆربەی شوێنەکان دەنووسن تکایە وێر نییە بۆی هەر کەسە و پارەی خۆی بدات. ئەمەش لە پارێزگای سلێمانی لە زۆر شوێنەکان و شوێنەکانی دیکەی شارەکانی دیکەی هەرێمی کوردستانیش دەبینرێت کاتێکە بەتایبەتی دوکانی خواردەمەنی و ئەم شوێنانی کە وەکو ئێرەکە کراونەتەوە دەنووسێت تکایە وێر نییە بۆی هەر کەسە و کە دەچێتە ئەوێ پارەی خۆی بدات و ئەگەر چەند کەسێ بشنەوە بۆ ناخواردن پارەی یەک کەس پاری هەمویان نەیات بۆیە پێویستە هەر کەس و کەچێت دێتەم شوێنانە بۆی گفتوگۆ مناقەشە دروست نەبێت کەس و پارەی خۆی دەدات. وەڵە پێم وایە ئەوها باشترە تو دەڵێ چی هەر کەسە و پارەی خۆی بدات. بەڵێ بە بێگومان هەر کەس و پارەی خۆی بدات ئەو کاتەی تر ئەگەر هەر کەسێ بچێتەوە شوێنە چی بخوادەوە بە ئارەزوی خۆیەتی و وەکو باسیش بکەن هەندێک کاتەوەی لەو شوێنانە مناقەشە و گفتوگویەکی زۆر دروست دەبێت ئەماڵێ من پاری تۆ دەم ئەوڵێ من پاری تۆ دەم بۆی فرۆشارانیش لەو کێشەیە بە دوور بن دەنووسن تکایە وێر نییە. بەرەگەلێک سپاس ژوە هەفکارێ من هەوژین جەمال ژناو باژارە سلێمانیە گوتی دگەل من بۆیان باڵێ بکشێنن سەر مژهارەکە گەلک باڵکێش مژهارەکی جوواکی دناڤە ڕۆژاوای کوردستاندا و گروپەکە نزیکی 40,000 ئەندامن وان هەنە لەسەر فێسبووکێ ژێن هەموو یان ڕۆژاوای کوردستانەیە نهاژی دناڤە جادە و کۆڵاناندا ئەوێن و حازرن دناڤە ڕۆژاوا بخۆ دەناڤەوان باژار و باژارۆکاندا بەبێ بەرامبەر دەمام و لاپکان بەسەر هاوڵاتیاندا دابەش دکەن هەروەها کۆمەک و ئالیکاریە دکن ji بۆ وڵاتیان ku ji ber şer û alozyan û nexweşiyan ziyan berwan ketine. Beşek ji endamên vê grupê li welatê derve dijîn lêbelê hevahengeka baş di navbera de heye. Mêzenin ev çalakiya ku di nava bajar de encam dabûn bi çi şêwazî birêve çû û paşî digel mêvanek taybet em ê vê mijarê bidine behes kirin. بۆ ئالیکاریە خەلکێ و سڤکردنا بارێکردنا ماسکان سەروەڵاتیان گروپە کەچ بناوێ جوانên ڕۆژئاوا ماسکان li xelkên bajarê Qamişlo bêpere belav dikin. Keçên xwebexş dibêjin ku wan dest bi vê destpêşxeriyê kir piştî bilindbûna hejmara keseyên pêketiyên korona û bihabûna nirxê lepik û maskan û alavên rûbirûbûna vayrus. هەروەها ددن زانین کو ئەف کاردێ بەردەوام بە و پێشبینە لە باژارن دن هەمان دەست پێشخەری دەست پێ ببە. دهەیاما درۆژان دە ئەف کەچ نێزی 500 ماسکی لە خەلکێ بەڵافکردن. ji ber got mame wextê wê 3 saet heta 4 saetin û di vî wextê iqtisadî de سعرا wê gelkî biha bûye û malbatên feqîra yek 4 zarokî 5 zarokî hebin nikar herojê 5-6 hezareke mama bikire dibe heqê firavînekê jê re û wadî meîşî jê nasemhînin û herora bike mama ji zarokê xwe û malbata xwe bikire. Aboriya xelkên deverê aloz e û ne her malbat dikare lepik û maskan bikire. Temenê wan roj bi roj bilind dibe û bûye dehqatî berê. Desteya Tenduristiya Herêma Cezîrê jî li xwekirina maskan ser xelkê sepandiye û kesê li xwe neke dê were cizakirin. أبيرو ما هكم دمالي دا ونشتي نشغل ونعمل قرك معاشكي ما جهبه قرك تشكي ما هبه ما نولو ما خبره منها درمان بهايا جوز بهايا حرتش بهايا تنما كاري تشكي بكري وامنا خشن وسكري بمره مولود به ما ندفي حلقه جمر ببينن قرك ما متحده درمان بوزعين نغال درمان بوزعين عندك يعني مساعده ممكن نو انا اوروبا او مساعده شعبي اخوتك اما كيف اما كسنا دم هجمارا پێکەتیên کۆرۆنا li Rojavayê Kurdistanê roj bi roj zêde dibe û bêtirî kêseyên pêketinê li herêma Cizîrê ne û bi taybetî li bajarê Qamişlo. Karînên deverê yên tenduristî sînordarin û nexweşxaneyên taybet jî pêşwaziya nexweşên koronayê nakin. Naventên kerentînê ne bi şêweyekî profesyonal hatine amadekirin. Ji ber wilo şîret û têbîniyên Desteya Tenduristiyê ew in ku xelk parastina xwe bikin û li malên xwe bimînin. Ekrem Salih Kurdistan 24 Qamişlo. Ev ji nava Rojavayê Kurdistanê û çalakên ku birêve diçin heta ku zêdetir
خەڵکێ هوشیاری بکەن ژبلی وەیەکێژی ئەف گروپا کۆم مە بەحسێ کری بەدەوێن ڕۆژاوای کوردستانی ئەس باوەڕ دکەم لەسەر تۆرە جوواکی یا فێسبووکێ ژمێژ بە دەست بە هەوڵێن خۆیان هوشیاریکردنێکردە حتا کو زێدەتر زانیاریان بدن و ئەستمید بینم لایڤان دەکەن ئەندامێن وانە بێجەنها ڕەوشەن هەرسان کۆ ئەندامە گروپە وێ دیگەلمە بێژنەوە باشارێ خامش لە ڕەوشەن ڕۆژ باش چاوای ڕەوشەن دەنگێم پێێتە؟ تمام مامۆستا دەنگ هات گەلێک باشە ئەوێجە ڕەوشەن ژمر بێژێتە ئەف خۆشکبوون شکوانیە ماشەڵە ڕەنگە چاوێتە گەلێک خۆشکن بەری کۆم هەر لە ناو بژارێ گەلێک سپاس چاوێتە خۆشک سابێ ئەس دبینم ڕاستی گەلێک خانم هەنە ژنک هەنە یەنکو بۆ نمونە وەختێوە هەیە لەسەر تۆڕێن جڤاکی gelekî behsa vê grupa we dikin hin grupa gelek çalakin akîvin hetanha nêzîkî 40,000 endamê we hene layekî ji we re hatine ser grupê me ne zadengêm xweşik diçe rewşen yan ne مامۆستا دکار پرسا خۆ بەگەڕین مگۆ ئەس دبینم gelek خانم هەنە بە تایبەتی سەر تۆڕە جوواکیە فێسبووکێ ڕووپەلاوە چۆپینن ئەس دبینم هۆن لایڤان دەکەن هون خەلکێ هوشیار دەکەن حتەنها نێزیکی 40,000 کەسیژی ڕووپەلاوە شۆپاندیە ون هوشیاریە خەلکێ ددن divan دەمە دەرباس بوویدا hûn çend kesin yên ku vê grupê birêve dibin û planên we çi ne daku zêdetir hûn tevlî xelkê bibin بەێ مامۆستا ئەم گروپا جەمیلات ڕۆژاوا خۆشکێن ڕۆژاوا بەری 10,000 هات لێکردن دووەختێکی دگۆ ئینترنێت ڕیەکی شاش مرۆڤ پێکتانی هێلین عوسمان لێکرد ئاگۆ نهارێ vebera grupê ئەرمانجاوێ ji vê grupê got millet internetê birêkê rast alîkar bîne em 670,000 jinên belavkirîne di hundirê Sûriyê de û ji dervî Sûriyê de em karê mirovatiyê dikin. gelek baş e yanî bi rastî jî min dît dema destpêkirina vîrusa koronayê û hûn endamên serekî yên vê grupê yanî yên ku grupê birêve dibin ez dibînim hûn layva divekin xelkê defa dikin an ku han didin da ku heş xwe hebin zêdetir vê cenha we çalakiya xwe biriye ser erdê di nava Rojava de çawa bû ev fikre ji we re hat وەختێ ڤایرۆسا کۆرۆنا بەلی وێ ئالیکاریش مەرد هات ژن و کەچن گروپێ مەدان هەبوو ماڵی فەقیرە و بەلەنگازان دکرد لێ وەختێ ڤایرۆسا کۆرۆنا ئەv ئالیکاری زێدەتر بوون جارە یەکەمین مە ئالاوێن پاقژیە وەکە دیتۆل و سابوونان مە بەلاف کردن و جارا دوا me cejna qurbanê cejna Remezanê diyarî belav kirin û pêre belavokên şîretan çawa millet himayeta xwe bike ji vayrosê û me bîrik navê Cemîlat Rojava li dibistana Hesekê li me kolan û me diyariyên peran dan xelkê ji ber got karê wa sekinî bû û millet gelkî mihtac bû û em layfa dikin ixtisasiyê mualij nefsî ji bo got piçkî ser va milleta kêm bike vê nexweşiyê û vê vayrosê bişteğaliyan bi alîkariyan bi pişîretan baş e yanî hûn bixwe پەرا کۆم dikin yan hinek hene ji dervê vê grupê ji dervê ve xanim û keç û jinên ku tê de hene alîkariye didnewe Na ev 4 sal melê kirî kesê alîkarî nekiriye bimere lê em jin û keçên grupên didin hev wextê got wek ڤایرۆس کۆرۆنا هات مەدا هەv wextê got yek bê got bê ez nexweş im wextê milletê serê kaniyê hat em du wextê wilo de em didin hev û em alîkariya millet dikin
باشا يعني وروجك تاني اف ماسك وبلاكرن يعني ونلبرا زادتر دروجن بيدا جي وك ايرو يعني جارن بيجي ون بلا بكن ندروجك تاني دمد مدريا حفتي كيد بلافكر ودبري دروج عن جيما دورا دصت كمامي بلافكر التاخا منير حبيب وبشتي واجي ما دصدو بينجي بلافكرن للسوكر ودوجي دوي ازما حسكت ما صد قنينة اف بلافكرن الملتي حسكي گلک باش و ابناش با کام زنن باش هر حسکه اف نزیکی هیفه کد بیا آف نگه ده خلق دنالنج بر بی آویه و لسر تورن جواکی بتایبتی پیلک گرم هاشتاگه هیا کو حسکه رزگار بکن جوه زهابونه و چجی البرون بکن جبو خلق باجار حسکه ما دستبك ما اف قناة افي بلافكرن وما بير كولا لدروجن بيدا جلكاري ما هي ام بندا آلي كاريين جو كتشو جني ما بدن هف امي فيك بين كارنادن اوین کو لأوروپا دجینج بکو هم زنن هجمارا گزیده جکردین می روجاوای کردستانی بر خودانه اروپای او باش علی کاری آوات کن؟ بله آلی کاری مزنج کتشو قیز جنی می باجاری اروپا باشه وجا لسر سوشال میدیای دما کو ون لایوان دوکن ون زیادتر هر وقت گوتی ون بحث مجارن درونی تکرن چرا سریا درونی ون پسپوراتن ون دکتوراتن اف کس آلی کارن بورت می به برانبر در کون لایوان بکن؟ دنکچو روشن دوباره بک ماموستا پرسا مگو از بینم دماکو بونمونه وقت گوتی پسپورن چهار سریا درونی نفسی هر وها دکتور دقلوا در باس دبن لایوان دوکن سر توراویا جواکی وجا او آمدنا تمی ببرانبر ورن لایوان جواره وکن بله ماموستا جارا پیشی ما پچکی زحمتی دیت لمشان دو دکتور فواز و دکتور اسریما او یا هر هفتی که او بس انه فکریش بو پرسو برسم جناو كان فدقرين اللواء وحر حفتي كده حفتي اجي ام لايفي فتكنش بو دعم نفسي جملترو باشا يعني تقول نزيكي 600,000 زيادة ترها دنافا في روبالا فيسبوك ده وين بابتين پروردهي ين تربوي كو از بجهم ون بحث دكن فكرين باشا زيادتر اف مجارن كوتنا بحث كرن دنافا فيسبوك ده دنافا جروبا وده چنا بهتر خانم قلهيش چتكن ين روجافاي بهتر تشتين طبينن دعم نفسينن جبرجو ام زيدم نزيكي مجاري خوندني ونابن اوكي و بهتر آلی کاریا ملته کاری ما آلی کاریا ملته جالك باشا نها وانت نجنكن يعني جي زلام جيت كارن درباسي في جروبا وبن نعم هاو كتشوجن يعني وناخذ زلامة تبلي جروبا خفكر نعم ناخذ شو دكتور فواز انا دكتور فواز زلامة اويا جبو برسن جناو كتشا جبو برسان بله سپیس دکم والکاریه گل کی مردکم دکتور فواز بگمان دستی صابن و از بینم گلک جوان کچکن کودنا و وی گروپ دنا بحث کن کوچا ببرانبر و حتی دایرکت دجیلوان دو گرینه و کیسوان دراسات که دخوینه دمیزنه کچ بلاوایا آلیکاریا کوپیویست با پیشکشی وان دکه
بجز گلک سپاسیتت کم روشن کو تیویس باید گل من بوی دست خوشیل تاو همو اندامن گروپا بدوین روجاوا انکو جمیلت روجاوا دکم براستی جی وکاری بو هجمارک زیده جه خانمو کچو جنین روجاوای کردستان کم بکن دجه کی گلک بچوک ده وکا بروبهلک لسر فیسبوک بردام بن سر کارن خو هویویا سر کفتنش بود خوازم بجن بردام دکن دسر تورو مجارن کودنا و روش باش دهند بجن کره نتانیاهو دا خواست دکه کوالای کردستان جبو ایموجی بزیده کرن یای بر نتانیاهو کره بنیامین نتانیاهو سرک وزیر اسرائیل ده توییت گده ده تورا جواکی توییتر ده دا خواست دکه کوالای کردستان جبو ایموجی ده تورا جواکی ده بزیده کرن بتایبتی ده ما تایپینگ ده و دبینن علای حمو ولاتان هنه لبلیا کردستان نینه سالا در باسویجی ده هلمته که امضا کرنا کم کرنا جبو زده کرنا علای کردستان جبو ونا هاتبو چیکرن حتی که علای کردستان وکو ایموجیک بزده کرن دنوا تليفون انكو امورين زيرك ده شخو جوان مجارن خوش البردلي مروف او كوتمي بحث بكي او على كردستاني بزيده كرنجبكو او طاف هيا رنگ بون من سور سبيكسك هيا هي هنولات نزيكي علامه لبلي او 21 تیشکن روژه کوته ده هیا نینه و جوا کوچتکی سیمبولیک کرد لسر گیمینگ آن لسر تورن جواکی علای ولات هندن بکارتینی کنیزی که علا کردستان لی اگر یا کردستان بزده کرن ویگو من ویگلک خلق بکار بینن و بدل خوشی وجی و جا جبکو روشا سقای ام بشوپینم زنبن لی باجور باجاو کن کردستان چهایا از باوت کم پیلنگر مای باش که یعنی داکتنا و هدی هی نکتر دبا براورد آنکو بروواجی هیوین در باس بوی لباشور کردستان از بحث کم لهوله رز بحث کم له نافچه انگلک خوش در بوج هوله لبله پلی هری گرم اگر لسر آست روجاوای کردستان آست کردستان ام بحث بکن لروجاوای کردستان بول باجار حسکه بو و نهاج باجار حسکش بر به آویه دنالینه بجا کم بشوپینم زنبن چاوه بو
بەردەوام دەکەن دەشۆپاندنە ڕەوشە باشار و باژارۆکان زانبن ئیرۆ ڕێناس سالی کوژنا بە باشاری هەولێرەوە دیگەلمە بێ چ نیشانی مەبدێ ناباشە ڕێناس نەچێجهێ خواردنێن ڕێناس چۆنەوە نەڕۆشت و شوێنێک کە خواردنی لەیە دڵمان بسووتێنی وەکو ئیسلام و هاوژین گڵستان ڕۆژ باش ژیان باش نەچوومەی شوێنێکی خواردن لەبەرەوەی ئەمپانێنانم نەخواردووە بەڵام شوێنێکی واش نەبوو لێرە بەڕاستی کە هاوڵاتیان لەیدا بنشین لەبەرەوەی بازارەکە خاوێن دەکرێتەوە ڕێکارەکان ئاسانتر کراوە بۆ هاوڵاتیان و ژووری ئۆپەراسیۆنەکان کۆمەڵە ڕێکار و ڕێنمایی نوێتری دەرکردووە کە هەم بۆ بازار و بۆ دوکانداران و بۆ کەسانی کە خاوەنکارن لە ناو بازاردا دەتوانن کارەکانی خۆیان بکەن بەو ڕێنمای و ڕێکارە تەندروستیانە لە دوای کاتژمێر هەشتەوە لیژنەکانی قایم قامیات دەستەکەن بە ڕێنماییکردنی و دوکاندارانەی کە لە ناو بازاڕە گشتەکانی هەولێردا هەن و هەروەها ئەو بازاڕە میلیانەشی کە هەن لە هەولێردا سەردانیان دەکەن و ڕێنماییەکان ڕێنمای تەندروستەکانیان پێدەدەن و ئەو ڕێکارە نوێیانەشی کە ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەولێر دایناوە بە هەموو کەسێک دەدرێت لە ناو بازاردا و لە دوکان و لەو شوێنانەشدا کە کاسبکاران تێیدا کار دەکەن بۆ ئەوەی بە هەموو لایەک بتوانن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و ڕێکارەکان وەکو خۆی جێبەجێ بکرێەوە بتوانرێت لەو ئاستەدا ئامارەکان ئەگەر لە نزمبوونەوەشدا بن لە بەرزبوونەوەدا نەبن و بتوانرێت کۆنتترۆلی بارودۆخە تەندروستێکە لە پارێزگای هەولێردا بکرێت هەرچی بەڕێوبەتی تەندروستی هەولێریشە جەخت لەوە دەکەنەوە ئیدی ئێستا ئاسانکاریەکان هەموو شوێنێک کراوەتەوە بۆ هاوڵاتیان تەنها ئەوەندە ماوە تاکپارێزی و خۆپارێزی دەمێنێتەوە لای هاوڵاتیانە ئەو ڕێکارە تەندروستیانەی کە پێویست بۆ لە ڕابردوودا ئەوان داویانە بە هاوڵاتیان و ڕێنمایشیان کردوون کە چۆن بتوانن خۆیان بپارێزن بەڵام گوڵستانەوەی مای دڵخۆشیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئێستا خۆیان دەپارێزن ماسک دەبەستن قەرەباڵخی دروست ناکەن و بازار و شوێنە گشتیەکان وەکو پێش کۆرۆنا قەرەباڵخ نییە و ئەو مۆڵ و شوێنانشی کە هاوڵاتیان سەردانی دەکەن تا ڕادەیەکی زۆر باش هەم هاوڵاتی پابندە هەمیشەوان ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ دەکەن بۆ ئیدی هۆشیارەکە گەشتۆتە ئەوەی کۆرۆنا گەیشتۆتە ئاستێکی ترە بێ خۆمانی لێ بەپارێزین و تاکپارێزیش گرنگە و ئەوەش دەبێتەوەی کە هەم ئامارەکان کەم ببێتەوە هەمیش لە سنتەرەکانی کۆرۆنادا دکتۆرەکان باشتر بتوانن خزمەتی نەخۆشەکان بکەن. درستە وێجا شخوا ڕێناس دەزانژی و دۆ بەڵافکردن ئەو کەسێن و دەمام کێ گرێنەدن نەباستن ئەوێ ڕوبرووی سزایەکە دارایی ببن باجەکێ بدن ئەوژی نێزیکی 20,000 دینارێ عراقیە کوتسینۆری پارێزگا هەولێرەدا هاتی چوو ناووارێ جیبجیکردێمانە ئەوە لە دوێ نێوە تەبان لە دوای ڕاگەیەنراوەکەی وەزارەتی ناوخۆوە گوڵستان کەوتوتە بواری جێبەجێکردنەوە بەڵام میکانیزمی پێویستە بۆ ئەوەی چۆنەتی جێبەجێکردنەکەی چۆنە لەمڕۆ تا بەیانی و دوو بەیانی ژووری ئۆپەراسیۆنەکان کۆ دەبێتەوە میکانیزمەکە دیاری دەکات وەرگرتنی ئەم پارەیە چۆنەوە ڕێکارەکانی چۆن دەبێت جارێ ژووری ئۆپەراسیۆنەکان لەسەرەوە بڕیاری نەداوە میکانیزمی پێویستە بۆی ڕێکارەکانی بۆ دیاری بکرێت. درستە بێگومانە و لەسەر وی کەسیژی دبێنێ حتا و باوەریە پێ بکە و باوەریکردن قەنەعاتکردن شتێکی گەلە گرنگە ئەف ماسک دەمام تەت پارێزێ و کەسێ بەرامبەری تەت پارێزێ نە یعنی ئەس باوەڕ ناکەم کەس ناخوازێ زەرەرێ بگهینە هەفتوو گەلێک سپاسش بۆ هەفکارە من ڕێناس سالیش ناوە باشارێ هەولێرێ کوتت گەل من بووی بێڤە ڕۆژێکە پر بەرهەم و خۆشی یعنی هەروە کومگوتی ئەف ماسکە کو مرۆڤ بکارتنێن هەونە دووبارە بێژن چ ماسکێ بکارنایەز ناوە ستۆدیۆمە دە بکارناینم لەبەلێ دەرڤێ وێنە ئەم نەچارن ئەم ماسکێ بکاربینن نە شتێکی نەبدەستێ منە نەبدەستێتەیە ڕەوشەکە باردۆخەکە بسەرمەوە دەرباز دەبە وەکو ئەم تەوالی کار بن حتاکو ئەم کار بن کۆنتترۆل بکەن و خۆ بپارێزن کەمترین ڕێژەژی توش ببن باوەڕ بکەین گەلێک خەڵک هەبوون کودگۆمە باوەری بە کۆرۆنایە نینە تووشی کۆرۆنایە بوون ژنوورە باوەری جۆما دروست بوو پێویستە کە هەر شتێک کوت دەبێت توش ببێ حتا کوت باوەریە پێبینێش بەکو دەبە وی چاخی چەکی دەرەنگ بە دەکەسن دەردۆرە خۆ پێ خستبوون و دەخۆشی خست بە ڕەوشەکە تەندروستیە نەباشە لەما خۆپارێزی
چارەسەریە هەری گرنگە ئەم بێن بەحسە خانمە کە دیزاینەرە جلوبەرگên چینی بکەن کوژبەر حەزکردنا خۆ خۆشەویستیە خۆ ji bo ajelên kediyên malî dest bi durîna cilûbergan kiriye û drûstkirina kelûpelên taybet bi van ajel an ku heywanên ku di nava malê de têne bixwedîkirin bi taybetî pisîk. Ev xanim di ser kultûr û dîzayna cilûbergên çînî avancilan dîzayn dike û didrowe her wiha yanî her heftê li bijwana bi $1 difroşe. Yani ji re wekû dahateke baş be û ji xwe re kom bike hempereyinkan bibînin. خانمێکی دیزاینەری جلوبەرگی چینی لە دوای وازهێنانی لە کارەکەی لە کۆمپانیایەک لە ماڵەکەی خۆیدا دەستی بە دیزاینی جلوبەرگی ئاژەڵانی ماڵی بە تایبەتی پشیلەکان کردووە. ئەم خانمە لەم ڕێگایەوە بژێوی ژیانی دابین دەکات. خۆشەویستی ئەم خانمە بۆ ئاژەڵە ماڵیەکان بە تایبەتی بۆ پشیلەکان وای کردووە دەست بە دوورنی جلوبەرگ و دروستکردنی کەلوپەلی تایبەت بە ئاژەڵە ماڵیەکان بکات. خۆشەویستی من بۆ پشیلەکان وای کردووە کە زۆربەی کاتەکانم لەگەڵ پشیلەکان بەسەر ببەم. بیرم کردەوە کە چەند کارێک بکەم تاوەکو پەیوەست بم بەم حەزەمەوە. هەر بۆیەش بڕیارمدا دەست بە کاری دیزاینی جلوبەرگ بۆ ئاژەڵە ماڵیەکان بە تایبەتی پشیلەکان بکەم و لەم ڕێگایشەوە داتێکی باش کۆ دەکەمەوە. ئەم خانمە دیزاینەرە چینیە لە ڕێگەی پلاتفۆرمەکانیەوە بە ئۆنلاین مانگانە نزیکەی 1000 دانە جلوبەرگ و کەلوپەلی دیکەی تایبەت بە ئاژەڵە ماڵیەکان دەفرۆشێت. نرخی هەر جلوبەرگێک 500 یوانی چینیە کە دەکاتە $70 بە مەشدەهاتێکی باشکۆ دەکاتەوە. جیاوازبوونی دیزانی جلوبەرگەکان هۆکاری بەرەو پێشچوونی فرۆشەکانی ئەم خانمەیە. من بە شێوازێکی جیاواز دیزاینی جلوبەرگەکان دەکەم لەسەر شێوازی کللتوری کۆنی جلوبەرگی چینیەکان جلەکان بۆ ئاژەڵە ماڵەکان دیزاین و دروست دەکەم هەر بۆیەش خەڵک پێشوازیەکی باشی لێ دەکات ئامانجی من لەم کارم جگە لە حەزی خۆم ڕاکێشانی گەنجانە بۆ ئەم بوارە و دەمەوێت ڕێگای من بەردەوامی پێ بدەن و کۆمپانیەکی تایبەت بە درومانی جلوبەرگ بۆ ئاژەڵە ماڵەکان لەسەر شێواز و دیزاینی جلە کللتورەکانی چین دابمەزرێنن. لە زۆربەی وڵاتانی جیهاندا بە تایبەتی وڵاتانی پێشکەوتوو بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکان بووەتە باو. زۆربەی ئاژەڵان وەکو سەگ و پشیلە بەخێو دەکرێن. هەر بۆیەش کەسانێکی زۆر وەکو ئەم خانمە دیزاینەرە چینیە وە بەرهێنان لەم بوارەدا دەکەن. دەناوفەرێقی کوردستان 24 نها اجي بشي شاشما شو مقامات بكو حفتي دانا جي بدولاري بين فروتن دركت هر دانا بحفتي دولاريه جو نورمال انك هجمار د وقتين فيسينه د بيشو باش تكفن هر بارتشا جلك جو بسيكه كت بكره بحفتي دولاريه او والقاس جردانيه بجنبين نافا سبوردا شبا درباس وي سيفيا كوشبيليا تناسكرن بو بقرمانا يوروبا ليج ودلستكا داويا يوروبا ليج ده تيما سيفيا اسباني وانتر ميلانا ايطالي جهانا هبدو قبل استقل سر استجها تيما كول لألمانيا بريفاتشو ده بينش خودكن دسبيكا لسكدجي تيما انتر ميلان جولك بريا لاستقبال لوكاكو بلدانا سزايا توماركر لبشترا ودخولكن سيزدو سوسيسيان ده سيفيا دو جول بريال استقبال خوا ديونغ تومار كرو بشترا انتر ميلان دخولك 36 ده جاره كدن انجام يكسان كر لبلد دخولك 67 ده بجولا انكو لفك جلك بالكيش سيفيا جول سركفتن تومار كر ولاستقبال انجام سيد برجان ديا خدا دو جبو انتر ميلان بداوي هات وجا تيما سيفيا في ششم جاره كود با قهرمانا يوروبا ليج ده ماندم ده پشتی 10 سالان انتر میلان جوی کمین جار بو کو گهشت بو لیستکا داویا خولا اوروپی اف خولا اوروپیه کن بحث کن یوروپا لیگ وجا بفياويم جهنا داويا روج باشا خويا في صباجي صباجي دهمان وقتو دمدا لبلب چندین بابت و مجاروزانی یارین تازه مدیگل و بن ببینند نواخیر و خوشیده و خاطره و